لە ڕاستیدا لێرە مەیدانە نوێیەکەیە ئەمڕۆ وەکو خۆت باست کرد سێم ڕۆژی جێژنە خەڵکێک هەیە کە دێنە ئێرە ئەتوانین بڵێن تا ڕادەیەک جم و جۆڵێک هەیە لە نێو مەیدانەکەدا بە تایبەتیش ئەم بەشەی کە منی لێوەستاوم ئاژەڵی بچووکی لێە لە مەڕە لە بزنە لە کاوڕە لە شەکە ئیتر بە شێوەیەکی گشتی ئاژەڵی بچووکی تێدایە هاوڵاتیان یەن لە نزیکەوە سەودایەکەن ئەگەر نرخەکەیان بەدڵ بێ بێگومان ئەیکڕن بۆ قوربانی ئەوەی کە من تێبینیم کردووە بەراورد بە با بڵێن ئەو شوێنەی دیکە یاخود ئاژەڵی گەورە زیاترەوەی کە سەرفە بێت ئاژەڵی بچووکە دەمەوێت یەکێک لەو کەسانەی کە لێرەن وەری بگرم بزانم ئەم ساڵ بەراورد بە پارساڵ ڕێژەی قوربانیکردن چۆن تا چەند ئاژەڵ سەرفە بێت چکەم ساڵ موچەش نەدرا بەڵامیتر بزانین وەزعەکە لای ئەم کاسبکارانەی نێو مەیدانەکە چۆنە کاک حاجی سەلام عەلەیکوم ئەحواڵە باشە چیت هەیە لێرە ئاژەڵانەی تۆ نەما ئاژەڵ بچووکانە حەز ناکەی قسە بکەی باشە دەستە ماچەکەم دەمەوێت بچمە لای هەندێک لەو ئاژەڵ فرۆشانە دیارە وەک ئاماژەم پێدا ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنە تا ڕادەیەک خاڵاتیان ئەبینی کە سەردانی مەیدانەکە دەکەن بۆ قوربانیکردن بەڵام ڕێژەکە وەکو ئەوە نییە کە بڵێن یەکجار زۆریش بێت لێرە زیاتر ئاژەڵی بچووکەیە قوربانم کاتتان باش ئەمانەی ئەوەیە ئەمە چین ئەمە کاوڕە کاوڕە بەڵێ باشە ئێوە لە نێو مەیدانەکەدان یاخوا بێەوە بیکاک حاجی دەستە ماچەکەم سەلامەت بی ئێوە لە نێو مەیدانەکەیان ئەمساڵ چۆنە قوربانیکردن ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنە وەڵی خراپە ئای باسارەکەەوە نییە بەدڵی ئەمە بێت زۆر خاوە بۆچی بەدڵتان نیە وەڵی زۆر کەم سەرفە بێت ئەو سامام کاتانە نزیکی 150 سەرمانە فرۆش ئێستا چەنە فرۆشە هێستا هیچ نییە لە بانیەوە هە زۆر گەممان فرۆشووە اینجا چونکە مانی ئەو لاشەیە ئێستامانەکە چۆڵ نەکراوە ئێستامانەکە بۆ دووەمەیان ناوەڵا چۆڵ نەکراوە نرخەکانم پێ بڵێ نرخ چۆن ئەمساڵ نرخەکان لە 7.5 هەیە تا 8,000 ئاژەڵی بچوو ئاژەڵی بچوو شوێکی گشتی بە شوێکی گشتی لە ئەستموحی یەوانی وەکو فرۆشتنوانی ناوەڵا بێموچەیی بوو چکە بێموچەی ڕاگەیان زۆر کاریگەری هەیە بێموچەیە زۆریش چونکە ڕایەنگان کە موچە نایە ئەو تا باشتر بوو ئێستا ڕانگانەوە کە موچەی 8 مانگیشنیان یەکی موچە یەکمان هیەوە تا کاریگەری خسۆ دەچە بازار یانی ئێستا نرخەکان بۆی ماگرێمە دایە بەسێنی کە بازار نەبوو مەجبوری نرخ دابەزێنی چەندێک نرخان دابەزانوە وەڵامی کیلۆ ڕوعێکم لێ کردووە دەمڕۆ ئەمما بە 8 ڕوعێ دوێنێ ئێستا بە 8,000 بێ بازاری وای لە بازاری وای لێ کردووە ئێوە مەسرەفیە چێتە بمێنێتەوە هەر کاوجووە خوا بۆیە مەجبورم بیفرۆشم ئەگەروانەکەی زەر ئەی زەرە ڕێگای تۆ هەم ڕۆژە مەسرەفکەی مەسرەفکەی و حیوانەش ئەتوێتەوە وردە وردە کاک حاجی باشی شکر باشە کاکە گیانبان چاو باستان دەست و ماچەکەم یاخوا بەخێر بی خواستان بە وەزعەکە چۆنە لێرە وڵی وعزەکە و بۆنێ ئەم بێم و شەی و بڵێن بێ ئیش و کاسپێەوە نەختیا کەزا ئیمسال بەس هەتا ڕادێکە شەر باشە هەر باشە ئیتر لە حوتونی وە هەیە تا هەشت و تا هەشت و ڕۆبێک و وڵاخی گەورە 7,000 کیلۆی ئیتر ئاوا بەم جۆرە باشە سپاسی خوا خواست لەسەر چییە وڵاخی گەورەیە یان بچووک زیاتر وڵا ئەو وڵاخەدا بەسە زۆر پێی بڵین خەڵک تاالبێتی ئەوە بڵێن کیلۆی تا 7,000 و ئاوا 6 و ڕۆبێک وتر ئەوە بەم جۆرە باشیشە سپاسی خوا لە بۆنەی ئەم عزەوە هەر باشە چەندێکە تۆ لەم ئیشایە وەڵی دەمێکە لەم ئیشایم ئەرە وڵای بێ بازاری وەکو ئەم ساڵ هەبووە نە ئیمسالیش باشە باشە بەخوا لە پێی ئەم جەوە من بەدڵمە ئەرە وڵای لەمە خراپتر هەبوو بینی کوڕە لەمە خراپتر بووە برا ئیمسال زۆر باشە شکر ئەرە وڵا سپاسی خوا ئەرە وڵا بەدڵ تا بە شێوەیە وڵا بەدڵ مەعی بینی حەمد و سەنای خوا سپاسی خوا سپاسی پەروەردگار ئاژەڵە بچووکانە خەڵک زیاتر چی ئەبات لایەوە چی وڵی زۆرپەی ئەم بەرخەوە ئەم شەکە ویتر ئەمانە هەر ڕوا باشە ئەمانە ئەرە وڵا بە چەند نەمانە ئەمانە هەتا هەشت و ڕۆبە نرخ هیچ دابەزانوە بۆ نێوەی کە سەرف نەبێ یان خەڵکی کەم دێ بۆ ئێرە وڵا باشە وڵاتی نرخەکەی هەتا ئەم شەکە بە چەنەمەیکە ئەمە هەشت و ڕۆبیەکەیتر بەڵێ هەشت و ڕۆبیەکە ئەرە وڵای باشە دەستا ماچەکەم دەستم دەست خۆش بێت ئەمە گوتەی یەکێکی دیکە بوو لەو کاسبکارانە لێرە شەر بە هەمان شێوە ئاژەڵی بچووک هەیە قوربان سەلام عەلەیکم
ئەحواڵە باشە دەنگ و باسان سەرچاومرا بازارتان بە قوربانم بیبی ئەرێ وەزعەکەت چۆنە لایەوە بەخوا وەزعەکە دۆزێ خاوە خاوە ئەرە وەڵا چی ئەم خاوێ بێ موچەیەکەیە وەڵای بێموچەیەوە ئەم نەخۆشیشان بڵاو کردووەم تای خوێن بوونە ئەوە خاوی کردوەوە خەڵکە ترسێوانە وەڵی تۆزە خەڵک حەزەرەکە لای وتە خراپە نرخ بە چەنە ینی خەڵک تا چەندێ بۆ تا بۆلاتان با بڵێن ئاژەڵە کڕێ وڵای هەناسەکە مەمە کاوڕی عربێ کیلۆی بە دەوری 200 ڕوبعەکە مەڕیشمانەیە دەوری 6.5 کیلۆی ئەوە سعرەکان باشە خەڵک زیاتر خواسی لەسەر چی ئاژەڵی گەورەیان وڵای ئاژەڵی بچووکە بەری ئاژەڵی گەورەکە خۆتەزانی گرانە داوی تقریبا 2 میلیۆنە دەرەچێت بەس ئەمە کاورا ئەگەر بێت بۆ ماڵەکەڵێ مامەسا بەڕێزەکان هەڵەن دانێ بەری بۆ ماڵێک شە بێت بای 500,000 دەرەچێەوە باش ئەم دوو ڕۆژەی کە ڕۆشتۆ لە جژنی قوربان ینی باشە فرۆشتۆیان بەدڵە نەبوو باشە بەس بەخوا ئەو باشە نییە نەوەڵا خاوە تۆزێ بازارەکە خاوە خەڵک دێت چییە با زیاتر وڵای زیاتر بێ حەزی لەم حیوانە شاخنانەیە شاخنی سپی باشەوەی کە لێرە هەیە ئاژەڵی چییە ئێرانیە کوردیە سووریە وڵی برای بەڕێز میسا ئەمە سووریە سووری ئەوە ئێرانیە کوردی خۆمانی تایە کوردی وڵی کەم کەمە زوایچمانێ خۆمان ئەگەر لە خۆ بێ باشە کەمە کوردی خۆ کوردی خۆمان کەمارە وڵا سەر چاومرا بزن بە چەند بوو بزنیش لە دەوری 6.5 وایە ئەو هەرزانترە هەرزانترە تۆزێ لە مەڕەکە هەرزانترە سەر چاومرا ممنونی سپاسانەکەم دەستەکان خۆش بێت چۆنی سەلام عەلیک لەکوا لە شوێ ئاژەڵەکانێ بازار هەیە بازار ڕێ بڵێ باشە شکور بەڕای قاسا چڵوەرە بەڵێ بازار چۆنە بازار عیبی نییە شکر باشە شکور بەڵێ چیتان هەیەەوە وڵا شەکمانێ و کاورمانێ و مەڕمان پێ و باشە بە چەنە شوولێ شولێ بە 6.5 بازارتان باشە باشە شکر بەڵێ بەڵێ لێ رازین بەڵێ 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 ئەم دوو ڕۆژە باش بۆ بازار بەڵێ بەڵێ بازارمان شکر باش بە حەمدولیلا الله خوارستان بە قوربان ئێستان خۆش بێت ئەمە بە شێوەیەکی گشتی چنوور لە زاری کاسبکارەکانەوە بوو لە نێو مەدانە نوێیەکەی ئاژەڵ کاسبکاران هەنێکیان لە دۆخەکە رازین بە شێوەیەکی گشتی بەڵام بەشی زۆریشیان ئەتوانم بڵێم بە بۆنێ ئەم بێموچەیی و ئەم بابەتی تای خوێنبەربوونەوە کەمێک ناڕازی بوون.